بەڵێ بەڵێ ئێمە ئەمڕۆ هاتینە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان سنووقەکانی مناڵپارێزمان ڕاگەیان دیارە مناڵپارێز لە ساڵێک و سێمانجی ڕابردوو 1450 سندوقی داناوە لە سوپەرمارکێت و شوێنە گشتیەکان کە نزیکەی ئەو پارەیە 300 ملیۆن دینار بوو 300 ملیۆن دینار کە خەڵکی خێرخوازی شاری سلێمانی پارەکەیان داوە و ئێمە سیرمان کرد کە ئەم پارەیە خەڵک داوێتی وە سەر بکرێتەوە بۆ مناڵی خەڵک لە سەدا چلی پارەکە ئەیدەن بە گرتنە ئەستۆی ئەو منداڵانی کە پێویستیان پێیان هەیە پێویستی بێدایک و باوکن و لە سەدا 60یشی کە دەکاتە 170 ملیۆن ئەدرێ بە سەرفکردن بۆ خزمەتگوزاری تەندروستی بۆ مناڵەکان بڕیار دراوە کە 50 مناڵ لە سنووری پارێزگای سلێمانی و هەولێر و دوهۆک بنێردرێن بۆ دەرەوە بە مەبەستی پێتسکان ئامێرێکە کە ئەوانەی نەخۆشی شێرپەنجەیان هەیە بۆ پشکنینی زیاتر بەکاردەهێنرێ ئێمە سپاسی ڕێکخراوی مناڵپارێز دەکەین کە تا ئێستا 4000 مناڵی چارەسەر کردووە و تەنها لە ساڵی 2015 400 مناڵ نەشتەرگەری بۆ کراوە لە وڵاتی ئیتالیا لە وڵاتی هیندستان و لە شاری سلێمانی کە تیمی تەندروستی ئەجنەبیان هێناوە و خودەجی نەخۆشخانەی شار ئەوان بەڕێوەیە بن و زۆر خزمەتگوزاری تەندروستی مناڵ سەرپەرشتیان کردو لە شاری سلێمانی ئەو پارەیە ئەوەی کە لای ئێمە و بە منیان کتووە 300 ملیۆن دینارە 113 ملیۆنی دانێن بۆ گرتنەخۆی مناڵی ئەوەیان کردووە گرتنەخۆی مناڵەکان کە ئیدەن بەو مناڵانە هەر مناڵە و مەبلەغی پێم وابێ 100 هەزاری دەرێت تێ مانگانە و لە 160یشی کە 170 ملیۆنە 50 مناڵی پێ نێرنە دەرەوە دەکرێت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە دەرمانی وەک پێویست نەبووە لە نەخۆشخانەی هیوە بۆ نەخۆشەکان ئەمە تۆ چی لەسەر بە هیچ شێوەیەک ئەم هەواڵە دوورە لە ڕاستیەوە هەموو نەخۆشخانەکانی شاری سلێمانی و نەخۆشخانەی هیواش ئەمڕۆ زۆر لە ساڵان دەرمانیان باشترتیایە بڕێک دەرمانی باشمان لە بەغاوە پێگەیشتووە کە تا ساڵی 2018 ئێمە پێداویستی خۆمانی پێجەبەجێ دەکەین و مانگانەش حکوومەت 1 میلیارد و 200 دیناری دابین کردو بۆ کڕینی دەرمان و پێداویستی پزیشکی ئێمەش لەو پارەیە 400 ملیۆنمان داناوە بۆ نەخۆشخانەی هیوا هەمومانجێ و سنووقی شێرپەنجەش بەردەوام دەرمانی بۆ کڕێ لە 2 ساڵی ڕابردوو 18 میلیارد دینار دەرمان و پێداویستی و ئیشوکار بۆ نەخۆشخانەی هیوا کراوە لەسەر سندوقی شێرپەنجە خەڵکی خێرخوازیش هەر دەستێکی پێوەیەتی لەبەرەوەی نەخۆشی شێرپەنجە نەخۆشیی گرانە هیچ ڕۆژێ بەقەدەرم ڕۆباش نەبووە سەرچاوم قوربان سەبارەت بە ئەوە ئەگەرە پرسی ئەگەر پێت باشە ئیکەین بەڵێ ئەمڕۆ پارەی خەفارەت بۆ پزیشک و کارمەندان و فەرمانبەرانی کارجێڕی و شۆفێران لە نەخۆشخانە و مەڵبەند و ملکە تەندروستیەکانی سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری کە دەربەنیخانە چەمچەماڵە گەرمیانە شارەزورە بیتوێن و پشدەرە سەرف کرا کە 1 میلیارد و 600 دینارە و ئەمە مانگانە بۆمان سەرڤەکرێ و لە دیارە ئەم جارە بە جوهدی بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت بووە کە تەوسیەی وەزارەتی تەندروستی و خودی وەزیر و وەزارەتی دارایی کردووە ئەمە ڕاستە ڕەنگە هەموو کێشەی پزیشک و کارمەندان حەل نەکا بەڵام لەم وەختە کلێنێکی باشی پڕکردێتەوە بۆیان بەڵێ ئەمڕۆ ئێمە لەگەڵ بەڕێوەبەری ئاوی سلێمانی و بەڕێوەبەری ڕێکخراوی WHO کۆبوونەوەیەکمان کرد دیارە مانگی 9 و 10 و 11 ئەو مانگانان کە نەخۆشی کۆلێرا زیاتر گەشەی تێدا دەکا ئێمە WHO پێی ڕاگەیاندین کە ئەم ساڵ لە عێراق نیسبەتی نەخۆشی سکچوون دابەزیوە کە ئەمە سپاس بۆ خوا ئەمە مژدەیەکی باشە و ئێمەش بڕیارماندا کە سەوزە لە یەکی دەوە هەتا یەکی 11 لە هەموو ڕێستۆرانتەکان خەدەغە بکرێ واتە گەر ڕێستۆرانتێ 5 نەجمەژمێ نابێت سەوزە بدا بە ئەو کەسانی کە لەوێ سەردان دەکەن و لیژنەیەکمان دروست کرد کە شوقە گەشتیاری شوقەکان واتە ئەو کۆمپانیانەی کە شوقەی سەکەنی و خانوویان دروست کردووە ئێمە بە دوواداچوونی ئاوەکەی بکەین و بڕیارماندا ئەمڕۆ ئاوی هەر شوێنێکی سەکەنی پیس بێ خاوەنی کۆمپانیەکە دەدەین بە دادگا لە ڕێگەی بەشی یاسایی تەندروستی سلێمانیەوە بەجددی ئەوە جێبەجێ دەکەین ئەوە یعنی ناکرێت کابرا 300,000 مانگانە پارەی ئاو و خەدەمات وەرگێ لە جەنابەت و ئاوی پاششین نەداتێ باشە قوربان سەرچاو